ئەگەر ئەو پرسیارەتان لێ بکەم بڕۆن بە $115 تابلێتێک بکڕن زۆربەی ئەو ئیشانەی ڕۆژانەی کە پێویستە بە تابلێت بیکەی پێم بڵێت تابلێتێک باشە زۆربەتان ناتوانن وەڵامی ئەو پرسیارە بدەنەوە بەس من لێرە لەو ڤیدیۆیە جوابی ئەو پرسیارتان دەدەمەوە دابان ئەمینتان لەگەڵ چەنالی دابانیش یونیڤەرسم بەس پێشکی سوپاسی کۆمپانیای تیکنۆ دەکەم کە ئەو تابلێتیان بۆ ناردوم کە تابلێتی تیکنۆ مێگا پاد دەیە کە نرخی $115 ئەو تابلێتە بە بەراورد بەو نرخە کەمەی کە هەیەی هەندێک شتی زۆر تایبەتی هەیە کە پێی دەکرێتن کە لە تابلێتە گرانبەهاکانیش زۆر بە ئاسانی بەردەست نییە کە ئەویش ئەوەیە کە دەتوانیت دوو ئەپلیکیشن لە هەمان کات بیکەیتەوە بۆ نمونە جەنابەت ئیش دەکەی لەسەر ئێکسل و لەمان کاتدا هەندێک فایل و داتا تێ دەتوێت تەماشای بکەی بۆی بیگوازیەوە ناو ئێکسل دەتوانانی هەردوو ئەپلیکیشن لە هەمان کاتدا بکەوە یان منداڵەکەت تەماشای یوتیوب دەکاتن یان یاری بە ڕۆبلۆکسیان ئەمەنگەز دەکات کۆدێکی دەستکەوتو لە یوتیوب دەتوانی کۆدەکە لە ناو یاریەکە ئەپلای بکا بەبێ ئەوەی یاریەکە دابخاتن و هەروە تابلێتەکە پێکاتوە لە دوو سەماعی سپیکەر کە بە بەراورد بەو نرخە دوو سەماعی لەگەڵە و لە هەمان کاتدا دوو سەماعەکە دەنگی بەرزە و تابلێتەکەش پێکاتوە لە شاشەیەکی لەپۆنیەکی فول HD لەمان کاتدا میمۆری 128 و ڕامی 4 گیگا و شاحینێکی فاست چارجی لەگەڵە و لە ناو کارتۆنی و کەڤەریشی لەگەڵە بەهەدیە بەو نرخە ئەو تابلێتە کە ئەو هەموو شتانەت بۆ دەکا شتێکی سەفخەیەکی زۆر گونجاوە لەوانەیە تۆ بڵێ تابلێتەکە بە پێویست ئەو ئیشانم بۆ نەکاتم بەس من بەکارمێناوە زۆربەی ئەو شتانەی کە پێویستت پێیتی بە شێوەیەکی خەفیف کە ڕۆژانە دەیکەی ئەو تابلێتە بە پێرفێکتی بۆ دەکات بۆیە لەدەست خۆتانی مەدەن هەروەها ڤیدیۆ زۆر خۆش بەڕێوەیە و خواتان لەگەڵ